سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بازاڕی عقارات بە تایبەت پرۆژەکانی نیشتەجێبوون کە ئێستا لە نێو هەرێمی کوردستان بە تایبەت لە هەولێر پرۆژەی نیشتەجێبوونی یەکجار زۆر دروست دەکرێت شوقەی یەکجار زۆر گەورە و پرۆژەی گەورە دروست دەکرێت بازاڕی خانوو ڤێلا ئەو پرۆژانەی کە لە نێو کوردستان دروست دەکرێن دەمانەوێت بزانین چەندە لە قازانجی ئابووری کوردستانە و چەندە لە قازانجی خەڵکی هەژار و کەم دەرامەتە ئەوانەی تازە ژیان پێکدێنن ئایا دەتوانن شوقەیەکی لەم شێوەیە بکڕن حکوومەت دەڵێت لە داهاتوو ئێستاشدا هەر پرۆژێک لە کوردستان جێبەجێ دەکرێت دەبێت بۆ خزمەتی کرێچی و هەژاران بێت بابزانی ناوەڕۆکەکە چۆنە و ئەو پرۆژانەی دەکرێت چەندە وا دەکات قازانجێک بە هەرێمی کوردستان بگەینێت. ئێوە لە کەرتی عقارەت کار دەکەن پێم بڵێن ئێستا بازارەکەت چۆنە شوقە یان خانوو یان ڤێلا بازاری باش سەرەتا بەخێر بێن سەرچاوەکان وەکو کوالێتی شوقە ئێستا ئەوەی کە زۆر مەڕغوبی خەڵک ڕێی لە شوقەی کردیە ینی خەڵک بەعام خەڵکی کوردستان یان دەرەوەی کوردستان دەرەوەی کوردستان خەڵکی عێراق بەعام بە تایبەت خەڵکی جنوب دێن عێراق بەغدا مووسڵ دێن ئەلێکانە بۆ نیشتەجێبوون خانی دەکردن و شوقەش دەکردن بەڵام بە تایبەت ئێستا بە پرۆژە بە کوالێت دەگۆڕێتن کوالێتەکانیش دەور دەبینیتن یعنی ئەگەر پرۆژەی کوالیتی باش بێ باشتر سەرف دەبیتن ئێستا ئەمە شوقەمان هەیە لە هەولێرێ دەتوانین بڵێن هێشتا بناخی سەرف نەکردو هەمووی فرۆشتە باشە چێ کڕیارەکان خەڵکی هەژارن خەڵکی هەژار بەت ناوەڵی زۆر خەڵکی هەزار ناتوانێت وەخت خوشقانە بکڕی لەبەر ئەوەی زیاتر لە دەفتەر و نیوەک زاروێ مقدمەی دەدەی خەڵکی هەژارەوە دەفتەرینی مقدمەی هەیە بەڵام پاشی ساڵێکی دیکە دەبی دیسان دەفتەرینش کە دەفتەر و هەفتا وەرەقی دیکە حازر بکاتن قستەکان تەواوە درێژخایانن قستەکان لە قازانجی خەڵکی فەقیر نییە بە تایبەت نا قازانجی مەسەلەن ئەگەر برێن تەبەقەی وەسەتە باشە زۆر جار دەڵێن کوالیت و شوێنی جوگرافیایی شوقە و خانووەکان لە پارەکە زیاترەوە بەرهێنەر قازانجی زۆر بزەبەتەوە کوالێتەکە و شوێنی جوگرافیایی ئێستا مەسەلەن زۆنی زەهەبیمان هەیە سعری فەرقی هەیە لەگەڵ زۆنێکی دیکە پێم بڵێ تۆ ژیانی هاوسەریت پێکهێناوە؟ بەڵێ هاوسەریت پێکهێناوە سێ مانگ دەبیتن کرێچی یانیش کرێچیمە کرێچی باشە سەبارەت بە پرۆژەکانی نیشتەجێبوون ئیمکانێتیەوە تێ تۆ لەو پرۆژانە بتوانێ لە کرێچیاتی قوتاربی؟ ناوەڵا هەر هاتیمە تەمەشا دەکەم ئەسم بکردای شقەچی بکڕم ئەوش تەمەشا دەکەم سعری یەک ژووری بە 8 دەفتەر و 9 دەفتەر لەو یەک ژووری لە شقارەکە خەیاڵیارەکە خەیاڵیە زێرەکەش بفرۆشی هەر بەشی ناکاتن بەش ناکە نابەش باشە پێت وایە چۆن دەبی ینی حکوومەت چی بکە بۆی ژیانی ئەوە باشتر بکات وڵاهی هەلک ینی شتەی ڕێک بێخیتن لە بۆمە باشە لەو گەنجانێک کە تازە ژیانی هاوسەرگیری قستی درێژخایەن و ینی مانگانە نرخەشی کەم دابنێتن باشە پێم بڵێ تۆ ئێستاکە کەسابەتی دەکەیت ئیمکانێتی چەندێ مانگێ بدەیت بە حکوومەت مانگێ هەر $300 $400 یعنی ئەو پارەی کە دەتەوێت بدەیتە کرێ بدەیتە حکوومەت باش بدەیتە حکوومەت شقەش بداتێ باشترە لەوەی کە ئەم لە بەردەوام لە کرێتیدا بوو. پێم بڵێ تۆکو ئەندازیارێک حتمما ئەو پرۆژانت بەشێکی بەسەر کردوتەوە ستانداردی چۆنە بەڕاست بە پێی ستانداردی جیهانی دروست کراون یان بە شێوەیەک لە شێوەکان کەم و کوڕیان هەیە پرۆژە سەکەنیەکان لێرە بە تایبەتی لە کوردستان ینی کە تەمەشا دەکەین گەورەترین مشکلەکە دەبینین ئەمە ینی ستاندارد جیهانیەکان چی لێ بەکار نەهاتیە دابەشکردنی زۆنەکان لۆ نمونە زۆنی تیجاری زۆنی پەبلیک زۆنی بازارگەری یان زۆنی گرین ئێریا سەوزایی ئەوانەیان هەمووی پێکەوە ینی لە جێ کۆنە کردیتەوە زۆربەی پرۆژە سەکەنیەکان بەتەنێ ینی خانی بەتەنێ کرایە و تابقی زۆری لێکرایان بەنەوە کرایە ناتانی ینی لە خزمەتی هاوڵاتی نییە لە خزمەتی هاوڵاتی تا ڕادێک لە خزمەتی دیکە بتوانی پارەی باش بداتە خاوەن پرۆژەکەی کەمی سەوزایش گرفتێکی دیکە کەمی سەوزایەک گەورەترین گرفتە کە لە مەنتیقە سەکەنیەکان دەیت ینی بەشی زۆری بیر لە تیجارەتی بەشی زۆریان بیریان لە تیجارەت و بیرفانی خۆیان کردو کە گرین ئێریا کە مهمترین شتە لە مەنتیقەی سەکەنی چونکە بەشەر تێیدا دەژی ڕۆژانەی ژیانت لەوێن دەرا ناوچەی سەوزایە پرۆژێک ناوچەی سەوزایی نەبوو یعنی
وەچی ئەوەیە کە تو لە سەدا سەد یعنی سەدا 50 دابیتە پرۆژەکەی و سەدا 50یەکەی دیکەت ئیهمال کردوی. نمونەی چەند خانوو ڤێلایەک دەهێنینەوە کە لە هەولێر لە یەکێک لە پرۆژەکان خانوو کراوە ڤێلا کراوە ماوەیەکی زۆرە کاری تێدا دەکرێت بابزانین ئەو خانوانە و ئەو ڤێلانەی دەکرێت چەندە وا دەکات ڕێژەی کرێکی کەم بێتەوە لە هەرێمی کوردستان بەڕاست ئەو یاسایانەی کە لە کوردستان لە خزمەتی خەڵکی هەژارن یان ئەو ڤێلا و پرۆژانەی کە دەکرێت زیاتر خەڵکانی دەوڵەمەند یان ئەوانەی پێشتر خانوویان هەبووە خانوو دەکڕن. من دەمەوێت لێت بپرسم کە تۆ لێرە سەرپەرشتی ئەو پرۆژەیە دەکەیت جارێ بابزانین بازاری ئێوە چۆنە بازاری شوقە باشترە لەم دۆخەی ئێستا یان بازاری خانوو ڤێلا؟ بەخێر بن کاکامەران بازاری شوقە و بازاری خانوو بە پێی شوێنی جوگرافی دەگۆڕێ لە هەندێک شوێن بازاری خانوو باشترە لە هەندێک شوێن بازار شوقە باشترە طبعاً خانوو فەرقی هەیە لەگەڵ شوقە تو لە شوێنێک شوقە دەکڕی هەموو بەسەریەکەوەیە یعنی تو عردێک دەکڕی لە ئاسمانەوەیە خانوو وانە پێ وایە خانوو باشتر بێەوە طبعا خانوو زۆر باشترە و هەر کەسە خانووی خۆیتی و سەنەدی خۆت دەبێت عردی خۆتە و بەڵێ شوقە فەرقی هەیە ئەو جیاوازیان هەیە بۆ نمونە ئێستا خانوویەکی لەم شێوەیە ئێوە بە چەند ساڵ کەسێک دەتوانێت قسەی خۆی بدەن کاکامەرە هەر یەکێک بێتە پرۆژەیمە خانوو بکڕێت لەگەر عقد 120 دەدا بەڵێ دواتر بە 5 خستی تر 120ەکانی تر تەواو دەکات بەڵێ دەکات 2 ساڵ و نیم پێم بڵێن ئێستا بازاری خانوو یان شوقە و پرۆژانەی نیشتەجێبوون کامیان بازاری باشترە؟ وەڵای تقریبان هەردووچیان وەچیەکە یەک مستەوانە هەیە شوقەی دەوێ هەیە خانی دەوێتن بە زۆری داواکاری شوقەی عەرەبن خەڵکی دەرەوەی هەرێمن بەغدا و لێرە دەژین یان بەکرێ دەگرن؟ نا لێرە دادەنیشن لێرە نیشتە جێ دەبن و دەڕۆن و دێنەوە باشە عەرەبەکان وای کردووە نرخی شوقا خانوو گران بێت بە سەبەبی تەڵەبیاتی زیاترە عەرەبەکان زیاتر تەڵەب دەکەن هەم دەکڕن لێ دادەنیشن هەم دەکڕن بەکرێ دەدەن یعنی ئیستیسمار دەکەن قازانجی پێوە دەکەن ئیستیسمار دەکەن بەکرێ دەدەن قازانجی پێ باشە بەڵام دەڵێن کاکە ئەو پرۆژانەی دروست دەبی لە کوردستان یعنی ئەوەندە زۆرە نرخەکەی لە داهاتوو دەشتێت زەحمەتە بشتێتن بۆ بەهۆی ئارامی کوردستان بەهۆی ئەو ئارامیە لە کوردستان هەیە لە چاردەورە و ئەترافی کوردستان نییە تەڵەبیاتی زۆرتریشە چەند دروست بکرێتن ناژمینێتەوە باشە بەڵام پێشتر متمانە نەبوو لە نێوان و بەرهێنەر و لە نێوان هاوڵاتی زۆر لە پرۆژەکان بەجێمە دەبینن ئێستا لەو لای ئێوە پرۆژە هەبوو بە چەندین ملیۆن دۆلار تەنانەت گەیشتۆتە ملیارێکیش لەوانەیە پارەی لێسەر ئێستا وەستاوە وایە ئەوە دەگەڕێتەوە سەر قەراری حکوومەت بە زوەک و زامنی ئیستیسمار کە خەڵکی هاوڵاتی دەرەوەی کوردستان دێ تا پۆ بیتن ئەمانتر و پێی باشترە. لە سەردەمی داعش کۆمەڵێک پرۆژەی گەورەیەوە بەرهێنا لە نێو هەرێمی کوردستان وەستا بە تایبەت لە هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان یەکێک لەو پرۆژانەی کە پرۆژەی شوقە بوو لە هەولێر لە زێڕین لە پرۆژەی زێڕین کۆمەڵێک شوقە هەبوو هاوڵاتێکی زۆر گلەیان لە ئێمە دەکرد و گلەیان لاوە بەرهێنەرەکان دەکرد یانگو کاکە پارەمان داوە شوقەکانمان تاو نەبووە. لەم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پاش ئەوەی کە حکوومەت بڕیاری دەتەوای ئەو پرۆژانەی وەستاوە لە هەرێمی کوردستان جارێکی دیکە دەبێ دەست پێ بکرێتەوە ئاوەدانی لە کوردستان دەست پێ بکاتەوە ئێستا وەبەرهێنەری ئەو پرۆژەکەی تەواو کردووە بەڵام لەگەڵ ئەوەی کە پرۆژەکە تەواو بووە و هەموو بینای شوقەیە تەواو بووە و خەڵکێک گلەیی هەبوو خاوەن وەبەرهێنەر کێشەیە دەڵێ کاکە ئێستا ئەوانەی بەشێک لە قستەکانیان داوە نایەن شوقەکانیان وەگرنەوە کلیلەکە حازرە داوای کلیلیان دەکرد کلیلەکە حازرە؟ حازرە ئێستا کلیل حازرە هەموو تشتی کارە بۆ ئەوەدان نییە
نازم خەڵکە تەلەفۆن دەکەین و ناوایە تا ئێستا بێن شقەکەمان لێ وەگەڵ و کلیلی خۆی وەگری باشە هۆکار چێ قستیان ماوە قستیان ماوە بەرێ زۆریان کەمە وڵات زۆر و کەم هەمووی وەشێت چەند ساڵ بۆ ئەو شوقانە ینی قستیاندا بوو تەواو نەبوو وڵات لە 2012ەوە خەڵکەکە تەنزیلی کردەوە تا ئێستا پارەیان زۆرە لا ماوە ئاریوەڵە زۆریان لەکردنەوە باشە ئێستا تەواوی شوقەکان بەتاڵە بەێ تەواوی شوقەکان بەتارە و عازریشە لۆ بەکوالێتەکی زۆر باشیش دویان کراوە بەس خەڵکەکە نایەتە پێش چۆن بوو ئێوە تەواوتان کرد زەختی حکوومەت بوو زەختی حکوومەت گوی دەبێوەگری ئەمەش لە مستەسمرە ماوەلگرتەوە ئەمە بە خۆمان جێبەجێکاری ئیشەکەی باشە حکوومەت فشاری کرد گوتی کاکە دەبێ ئەو پرۆژانە تەواوی چووکە خەڵک پارەیدا بەێ ئێستا ئێوە تەواوتان کردووە خەڵک نێ باشە ئەمە زەرری بوو ئێوە بەری ئۆڵە زەرەر و ئەمەش دەبێ چی دەکەن ئێوە ئێستا لە ڕووی قانونیەوە یاسایەک نیە لە نێوان کڕیار و فرۆشیار ئیلتزامی بکا کە بێ شوقی وەگرتەوە ئەوە لەسا دەکەوتەسە کۆمپانیا کە کۆمپانیا دەتوانی دوای ئەو شقانە ئاگە خەڵک نێ لێ وەگرتەوە باشە بفرۆشی بازاری شوقت چۆنە بەعام خەڵکەکەی بڵێ کاکەمە شوقم دەوێت بازاری وەسەتە شوقە باشتریان خانوو لۆ ئالێن خانوو باشتر بازاری خانوو باشتر بازاری خانوو باشتر یعنی لە پرۆژەکەی ئێوە خانوو زیاتر دەکڕێ و دەکڕێت خانی زیاتر دەکرێت دەفرۆشی لە شوقی تۆش هەمان ڕێی بەێ باشە ئێستا کەس نایە بیکڕیت آخر دەستی دووەمە هێشتا کردن فرۆشتنی پێوە نەکرایە هێشتا خەڵک نهات یا کلیلی خۆی وەگری ئەو جەڵ خۆ بچی بفرۆشی باشە ئەمانە خاوەن پرۆژەن یاخود وەبەرهێنەرن جێبەجێکارن پێشتر کێشە لەسەر ئەوە بووکە خەڵکێکی زۆر ئێمە چەند بەرنمەیەکیشمان کرد و بەرنامەمان کرد لەسەر ئەمە خەڵکێک دەیوە کاکە هەژارم پارەم داوە خوا قوڵ ناکە ئەم شوقانەمان ڕادەست ناکەنەوە بەڵام ئێستا وەکو لانی جێبەجێکار باسی لێوە دەکەن چەند دەبێت تەواو بۆ پرۆژن وڵە تقریبا 20 ڕۆژە بێ باشە 20 ڕۆژە تەواو بووە پێشترش هەر باسیەوەیان کردوە پرۆژەکە تەواو بێ تاوەکو ئێستا یەک خاوەن ماڵیش نهاتووە کلیلەکە وەگرێ و ئەشای خۆی دابنێ و لێرە ژیان بەسەر ببە. کاک سالار ئێوە لە کۆمپانیاتان هەیە لە دروستکردنی خانوبەرە دەستان هەیە پێم بڵێ سەبارەت بە کوالیتی پرۆژەکان چۆنە پرۆژەکان کوالیتیان وەکو ستانداردە باشە ئەگەر خۆمان بەراوردی دەرەوە بکەین یعنی مەسەلەن بەراوردی ئەو دەوڵەتانێک کە لە دەورا و پشتمانن ئیش دەکەن و هەروها لە بابرێن وەکو یابان و کۆریا و ئەو زیانە نەخێر ئەمە لە کواڵەتی وان نینە چونکی بەڕاستی فینیشینجی بینایەکانمان یعنی بینا بەس کۆنکریت نییە کۆنکریت و شیش و ئەو شتانە خەڵک هەر ئەوەی دەزانیتن ینی بینا شتیکەی تێدا هەیە ینی وەکو سیستەمی گەرمکردنی سیستەمی ساردەکردنی دوای لەسەر ڕێکی ڕاست ناوە وەڵی ستەندەراتێک نییە ینی دەمەفروزە بەخۆی دەولەت ینی حکوومەت و شارەوانی ناچاری بکە مەسەرەن کە کابراایك دەست بە بینایەکی دەکا برێکاکەم ئەو کارە بایەمان نییە تو چی سبێنە سەرفیکەی کا بزانم ئەتەوە بینایە بەچ بە تەمایک و عەزلت کردی لە گەرما حسابی هیچ کەسێک هیچ معیارێک نییە نرخەکەت پێ چۆن نرخەکە لەسەر ئەو کواڵیتی زۆرە زۆرە بڵێ دوایە غەڵەتە چ کەش هەیە ینی ئەمە ئەو زیانێک کە مەسەرەن کە مەسەرەن دەبینی بابرێنکە بەناوبانجان هینایەکە برێن لای ئەو تاوەرانەی کە دەیبینیەت و لای فڕۆکەخانە و ئەو منتیخانە دەبینی زۆری تیمامی پێدەن و زۆر جوانی دەکەن و تەمان ئەوەش دەبتەوەی هۆی کە عاردەکە گران بیتن نەک بینایەکە گران بیتن یعنی ئێستا عرد مەتری لەوێن دەرچوویتە ڕقەمەکی زۆر خەیالی بینەما مەسەرەن وەرە سەر ڕێی مەسیفی وەرە سەر ڕێی کەس نەزانی ینی بڕێک دەورا پشتی ئەو لێرێ بینایەکانی زۆر بە کوالیتێکی خراپ دروست دەکەن دەبتە هۆی شکاندنی سعری زەویەکەی. لە پرۆژەکانی وەبەرهێناندا لە نێو هەرێمی کوردستان بەشێک لە وەبەرهێنەرەکان سەرکەوتوو نەبوون لە بەجێگەاندنی پرۆژەکانیان خەڵکێکی زۆر هاوڵاتێکی زۆر زەرمەند بوون لە ماوەی ڕابردوودا نزیکەی 20 پرۆژە لە نێو هەرێمی کوردستان وەک ئەو پرۆژەیە کە
لە هەولێرە پرۆژەیەکی استراتیژیە بەم شێوەیە مام بوونەوە ینی کارەکانیان تەواو نەبوو بەڵام دواتر دەستەوە بەرهێنان کاری لەسەر کرد ئێستا چەند پرۆژەیەک ینی نزیکەی 10 پرۆژە لە تەواوی هەرێمی کوردستان ماونەتەوە ئەوان کە چارەسەر بوونە بەجێمانی ئەو جۆرە پرۆژانە لە شار و شارۆچکەکان ئەمە وای کرد متمانە لە نێوان هاوڵاتی و بەرهێنەرەکان کەم ببێتەوە خەڵکێکی زۆر ئێستا کەیەکەیەکی نیشتە جێبوون دەکرێ دەبێ 100% دڵنیایی تەواو وەگرێت کە چێ ئەم پرۆژەیە جێبەجێ دەکات و گەرنتی چییە ئەگەر کەسێک سەرمایە خۆی بخاتە ناو پرۆژەکەەوە ئەوە پارەکەی ناخورێ و سەلامەتێکی تەواو هەیە لەوەی کە دواتر پرۆژەکەی وەربگرێت. سەبارەت بە ڕێژەی کرێنشینان لە نێو هەرێمی کوردستان تاوەکو ئێستا هیچ ئامارێکی فەرمی نییە لەوەی کە ئاماژە بەوە بدات کە ڕێژەی کرێنشینان لە نێو هەرێمی کوردستان چەندە چونکە ئاماری فەرمی تەنیا بایۆمەترێ لە نێو هەرێمی کوردستاندا ئەگەر شتێکی ستاندار بێ بەڵام تاوەکو ئێستا هیچ زانیاریەک بەلای کەمیەوە لای من نییە ئەوەی کە قسە لەسەر دەکرێت 325,000 خێزان هەیە فۆرمیان پڕکردۆتەوە کە کرێچین داوا لە حکوومەت دەکەن بە شێوەیەک لە شێوەکان هەر شتێک هەر پرۆژەیە کە پەیوەنیدار بێت بە پێدانی یەکێکی نیشتە جێبوون بۆ هەژاران کرێنشینان ئەوان فۆرمەکەیان پڕکردۆتەوە کاگۆران کە سەرۆکی کۆمەڵی کرێنشینانە پێم بڵێ ئەو پرۆژانی کە لە کوردستان دەکرێت پرۆژەی زۆرمانەیە پرۆژە حکوومەت جێبەجێ دەکا پرۆژە کەرتی ئەهلیشت برین تایبەتیش جێبەجێ دەکا ئەمانە لە خزمەتی کرێنشینان بووە وای کردووە ڕێژەی کرێنشینان کەم بکاتەوە یاخودنا هەر پرۆژەیە کە دروست دەکرێتن اینجا چێ خودی وەبەرهێنانەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بین کە لە ڕێگای پارێزگاکانەوە یان وەزارەتی یاوەڕناکردنەوەیە یاخود کە دەستەی وەبەرهێنان لە ڕێگەی استثمارەکانەوە بۆ بەرهێنانەکان لە بۆوانەکردن ئەوە بە تاکید کاریگەری دەبیت وەکو ڕێژەی کرێنشین کەم دەکاتەوە بەڵام ئەمە دەزانین لە 2004 بەولاوە تا 2014 کە کۆمەڵێک پرۆژە دروستکران یعنی خۆشبەختانە کاریگەرێکی زۆر باشی هەبوو بەڵام لە پاش بەڵێ هەیبوو ئەو کاتی هەیبوو کەوای کاریگەری لەسەر خەڵکی فەقیر و ئاژار کاریگەری هەبوو بۆ نمونە شوقەکانی هاناستی کە دروستکرا ئەو کاتی بەڕاستی ڕێژەی زۆر ینی ئەرچی سەرشانی کرێنشینانی کەم کردەوە دوای ئەوە کە بڕیاری گوندی کۆری درا کە ئەو کاتی ینی بەڕاستی خۆشبەختانە ڕێژەی کەم کردەوە بەڵام هەچەندە کێشێک تێکەوت و ئەو گوندا خۆشبەختانە بەڵام هەد سەتا تقریبا 30 خانوەکان دابەشکران بەڵام بەدیلەوەی کە خانوەکان لەندۆچانە کرابوو قەربوویان کراوە ئەوانیش پارچە زەوی خۆیان وەگرت باشە بەڵام هەندێک ئێستا تۆ لەگەڵ خەڵکێکی هەژار قسە بکەیت دڵێک کا گۆران باس چی دەکە کاکە من چەند ساڵە کرێت چیم شوێنێک نییە بکڕم ڤیلا هەیە دەڵێ 30 دەفتەر هەیە دەڵێ چل هەیە دەڵێ ملیۆنێک دۆلار نەزانین ئەگەر ئەمە تەمسیفە بکەین لە بینەوەدا ڕاستە ئینسانیش خۆ لە هەموو دنیادا لە هەموو وڵاتەگەیت چەند تەبەقات هەیە چینی تەبەقاتی جیاواز هەیە تەبەقاتی هەژار هەیە مامناوەند هەیە دەوڵەمەند هەیە ئەمەی کە دەیەوێتن کە بتەخاونەکە نیشتە جێبوون هەچەندە ئەمە پێمان خۆشە هەر هەموو ئەو یەکە نیشتە جمیانەیە کە خۆشبەختانە حکومەت هەرێمی کوردستان بڕیارێکی زۆر باشی داوە لە سنووری هەموو قەزایەکان بەژێری حەزمی دانیشتوانەکەی کە شقە دروست دەکردنەوە خودی حکومەت خۆی دروستی دەکاتن بەڵام زۆربەی پرۆژەکان بەنیوەچڵی بەجێ هێنراوە تەواو نەکراوە ئەوانە 100% مورچی حکومەتە کە بە پارەی ئەوەی کە حکومەت جێبەجێ بکە باشتر دەبێت لە 100% چکە لەبەرەوەی ئەوەی کە حکومەت جێبەجێ دەکاتن لەسەر کولفەی حکومەت دروست کراوە پێشەچەکە وەرناگیرێتن تەنها بە مانگانەیەکی ڕەمزی و نمونەی شوقەکانی هەناسکیمان هەیە و بەدیلیەوەش ئێستا کە چەند شوقەیەک لە بنەسڵاوە تەواو کراوە کە 396 شوقەیەوە بزانم تەواو کراوە لە قەزای کۆیە وەقە لە قەزای شەقڵاوە قەزای سۆران ئەوانە هەندێکیان ماوە کە تەواو بن بەڵام ئەوەی هەولێری ئامادە یعنی ئەگەر هیچ نەبیتن ئەگەر سەتایەکی 102 کاریگەری هەبیتن کە تەوزیع بکرێتن کاریگەرێکی باشی دەبێتن هیوادارن کە بەو زوانە ئەو شقانەش دابەش بن. سەبارەت بە پرۆژەکانی نیشتەجێ بوون شوقە و خانوو ڤێلاکان بەڕاست ئێمە بە بەرنامە ئیش دەکەین لەسەر داخوازی و بەرهێنەرەکانە یان هاوڵاتیانە یاخود بەرنامە هەیە پرۆژە هەیە دەبێت شوقە زیاد بکرێت یاخود خانوو زیاد یەک لە هەدەفەکانی ڕاگررتنی پرۆژەکانی نیشتەجێبوون لە ساڵی 2012 نەبوونی پلان بوو
بۆی داتایەکی دروست و بەردەستمان لەبەردەست بێت ئێمە هەڵساین بە ئیعادەی نەزەر لەسەر پرۆژەکانی نیشتەجێ بوون لە کاتی ئێستادا خۆشبەختانە بەپێی بڕیارێکی ئەنجومەنی باڵای و بەرهێنان بڕیاردان لەسەر پرۆژەکانی نیشتەجێ بوون لە دەسەڵاتی خودی بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و لەمە دووە ئیحتیمامی زیاتر بەپێی ئەو پلانی ئێمە دامانناوە لە بۆ دروستکردنی شوقا و لە بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێ بوون لە بۆ خەڵکی کەم دەرامەت و کرێنشین خەڵکی کەم دەرامەت و کرێنشین کەوایە ڕەچاوی ئەوان دەکرد بێگومان و باشترین وە بەرهێنەر کە بێت پرۆژەی نیشتەجێ بوون لەمە دوا دروست بکات لەسەر ئەو ئەساسە دەبێت کە خزمەتی زیاتر بە خەڵکی کرێنشی بکات و قستەکانیشی درێژخایەن بێت درێژخایەن بێت کە کەمتر نەبێت لە 15 تا 20 ساڵ و ئەو ڕێنمایانێک کە ئێمە دەری دەکەین لەمە دوا ئالەتی پێدانی نیشتەجێبوون دیاری دەکرێت و ئەوە بەرهێنەرانەش دەستنە کشێ بڕچێوە کامەی لە خزمەتی خەڵکی کەم دەرامەت و کرێنشینە پرۆژەکان بەوان دەدرێت باشەکە من دەمێ ئەوە زیاتر سەرنجی بینەڕان ڕابکێشم لەسەر ئەوەی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئەوانەی کەم دەرامەت بوون تازە ژیانیان دروست کرد و گلەی ئەوەیان دەکرد پرۆژەی گەورە هەیە لە کوردستان بەڵام پارەکەیان ئەوەندە زۆرە ئەوان ناتوان ببن بە خاوەن یەکەیەکی نیشتەجێ بوون بەڵام وەکو دەبینین کاکسامان لە دەستەی وەبەرهێنان بازدەوە دەکات کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان تەرکیزدەوە دەکاتەوە بۆ لەمە دوار پرۆژەیەک بکرێت دەبێت ڕەچاوی کەم دەرامەت و خەڵکی هەژار بکرێت قستەکانیان درێژخان و پێشتر گلەی ئەوە بوو گران بەها بوون بەپێ ئەو کوالیتی ئەوان دروستیان کردووە وەبەرهێنەرەکان قازانجی زۆرتریان دەکردەوەی کە هاوڵاتێک سوودمەند ڕاستە خۆی لە هەموو وڵاتێک و لە هەموو شارێک دەکرێت پرۆژەی های کۆست یاخود با بڵێن لە بۆ خەڵکی دەوڵەمەندیش دروست بکرێت بەڵام ئەوەی کە تێبینیمان کرد لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە تایبەتیش تاوەکو ساڵی 2012 بە فعلی چەند 8,000 یەکەی نیشتەجێ بوون لە بۆ خەڵکی کەم دەرامەت لە شاری هەولێر دروستکرا بەڵام لەگەر فراوانبوونی شاری هەولێر و زیادبوونی دانیشتوان ئێمە لە کاتی ئێستادا بیر لەسەر بیر لەوە دەکەینەوە کە زۆرترین سوود بە خەڵکی کەم دەرامەت بکرێەوە ئەوانەی کە یەکەی نیشتەجێبوونیان نییە و سوودمەند نەبوون لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە هاوتەریب لەگەڵ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون لە بۆ خەڵکی کەم دەرامەت دەکرێت بە سیستەم و بە ڕێنمایی تایبەت لە بۆ های کۆست بەڵام ئەوەی کە مەبەستی دەستەی وەبەرهێنانەوە بە ڕێبەرایەتی گشتی وەبەرهێنانی هەولێرە چارەسەری کێشەی نیشتەجێبوون لە شاری هەولێر بکرێت و بتوانین تا حدێک کەمی بکەینەوە ئەگەر نەشتوانین بنبڕی بکەین. خەڵکی هەژار و کەم دەرامەت چاوی لە پرۆژەکانی کەرتی تایبەت پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە تاوەکو لە کرێچیاتی ڕزگاری بێت ئەوان دەڵێن ئەوەی لە ڕابردوو کراوە قازانجێکی ئەو تۆی بە خەڵکی کەم دەرامەت و هەژار نەگەیاندووە دەستەی وەبەرهێنان کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئەگەر لە ڕابردوودا زۆربەی پرۆژەکانی نیشتەجێبوون لە قازانجی خەڵکی دەوڵەمەند و وەبەرهێنەرەکان بێت بەڵام بۆ لە مەودووە بڕیاریان دەرکردووە ئەو پرۆژانەی کە دەکرێت دەبێت لە قازانجی فەقیر و کەم دەرامەتان بێت قستێکی درێژخایەن لە 10 ساڵ تا 15 ساڵ بۆ ئەوەی کرێنشینان بتوانن لە داهاتوودا یەکەیەکی نیشتەجێبوون یاخود خانوویەک بکڕن بە پێچەوانەوە هیچ پرۆژەیەکی دیکە لە نێو هەرێمی کوردستان لە دەرەوەی ئەو ستاندارە جێبەجێ ناکرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.